هەموو ئەو موسڵمانانەی و بۆ ئەو ئافرەت و پیاوانەی کەوا دووچاری تاوانی زینا بوون دڵسۆزانە لە ڕوانگەی قورئان و سونەتەوە هەندێک ڕاستیتان دەخەینە بەرچاو بۆی بەر لەوەی ماڵئاوەی لە دنیا بکەن فریای خۆتان بکەون و بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار. خوای رب العالمین جل جلاله بە هەموو بەندەکانی ڕادەگەیەنێت لەسەر زمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم و لەسەر زمانی بانگخوازان و میلادگرانی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ قل ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و ئەی مامۆستانی ئاینی و بانگخوازان بڵێن لعبادی الذین ئەسرفوا على ئەنفوسهم بەو بەندانم بڵێن کە زیادەڕەویان کردووە لە گوناهدا شیرک و هاوبەشدانانیان بۆ خوا کردبێ ئەگەر حرامیان خواردبێ ڕیبایان خواردبێ بەتایبەت ئەگەر زیناشیان کردبێت چەند جار لا تقنطوا من رحمة الله بێهیوا مەبن لە ڕەحمەتی خوا إن الله يغفر الذنوب جميعا خوای گەورە لە هەر هەموو تاوانەکانتان خۆش دەبێ هەر چەندێک بن هەر چۆنێک بن بەڵام بەمەرجێک بگەڕێنەوە بۆ لای خوا بەگەڕانەوەیکی ڕاست و ساغ يا أيها الذين آمنوا توبوا إلى الله توبة نصوحا ئەی ئیمانداران بگەڕێنەوە بۆ لای خوا بەگەڕانەوەیکی ڕاست و بەگەڕانەوەیکی ساغ. ئەمەش چۆن دەبێ ئەم تەوبە ڕاست و ساغە؟ بەوە دەبێ سەرەتا پەیوەندی ناشەرعیت کە زینات لەگەڵ ئەو کەسانە کردووە بیپچڕێنە پەیوەندی لەگەڵیانە بە هیچ شێوەیەک نەگەڕێیتەوە سەر ئەم عیلاقە و پەیوەندیانە کە دووچاری زینایان کردووی خوا پەناماندا. ئەمە خاڵی دووهەم بە هیچ شێوەیەک لە هەڕەشەی بەرامبەرت مەترسێ. ئەگەر ڤیدیۆت کەوتۆتە لای بەرامبەرت نامەی دەنگیت وێنەت کەوتۆتە لایەن مەترسە لە خوا بترسە. ولا يخشون أحدا إلا الله دەبێت تەنها لە خوا بترسی. ئەگەر فەرزەن بڵاویشیان بکاتەوە هێشتا لە دنیا ئابڕوت بچێ باشترە وەک لەوەی لە قیامەتە بچیتە دۆزەخەوە خوا پەناماندا. بگەڕێەوە بۆ لای خوا ئەگەر بەڕاستی بگەڕێەوە بۆ لای خوا خوای گەورە کێشەکانت چارەسەر دەکات ئین شاء الله. إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. ئەگەر خۆت بگۆڕی لە دڵەوە خوای گەورە هەموو ئەو حاڵ و بارە ناقۆڵایی کە تووشت بووە هەموو مەترسیانی کە تووشت بووە خوای گەورە بۆت دەگۆڕێ ئین شاء الله بۆت حەل دەکا گرفتەکان. اینجا ئەگەر تۆش ڤیدیۆ و ڕسم و نامەی دەنجی ئافرەتێکت لەلایەن هی پیاوێکت لەلایە مادەم تەوبە دەکەیت و دەگەڕێیتەوە بۆ لای خوا مەیهێڵەوە بیسڕەوە لەبەر خاتری خوای پەروەردگار تەوبەی ڕاستت کردووە بیسڕەوە. و ئەگەر چ ئافرەت بوو چ پیاو بوو لەژێر مەترسی هەڕەشەی ئابڕوچووندا بوو با یەکەم